لە چەند ڕۆژی ڕابردوودا شاری خانەقین و دەوروبەری بوونە مەیدانی ناڕەزایەتی و مانگرتنی فراوانی کاسبکاران و هاوڵاتیانی شارەکە. ئەمە ژۆک پەرچەکرداری بڕیارێکی وەزارەتی پلاندانانی حکوومەتی فیدراڵ بۆ بە قەزابوونی ناحی گوڵاڵە و دابڕانی لە قەزای خانەقین. ئەم بڕیارە لە کاتێکدایە لە چەند مانگی ڕابردوودا ناحی قەرەتەپەش لە خانەقی دابڕێنرا. لە ئێستاشدا بڕیاری بە قەزابوونی ناحی گوڵاڵە هاوشانی لایەنە کارگێڕەکەی لایەنێکی سیاسی و نەتەوەیش لە خۆ دەگرێت و نەخشەی کارگێڕی خانەقین بچووکتر دەکاتەوە. ئێمە لێرە وەکو ئەرکێکی ئەخلاقی و نەتەوەی نیشتمانی کۆبووینەتەوە بۆ ئەوەی پاڵپشتی لە خۆمان دەربڕین بۆ ڕێگری بکەین لە ئەو هەنگاوانەی کەوا حکوومەتی عێراق هەنگاو بە هەنگاو قیادەی دەکاو بۆ تعریبکردنی ناوچەکان ناوچە کوردیەکان. بۆیە لێرەوە ئەمانەوە پاڵپشتی خۆمان بۆ بچووکبوونکردنەوەی خانەقین دەربڕین کە حکوومەتی عێراق ئەوێ هەنگاو بە هەنگاو وەکو بینیمان جەلەولای لێدا ئەبرێت سعدەی لێدا ئەبرێ ئەوێ قەزای خانەقین کە ناوچەیەکی هەمیشەیی کووردە ئەوێ وردە وردە بچووکی بکاتەوە بەر تعریبی بکە. داواکاری خانەقینیەکان دەنگدانەوەی زۆری بەدوای خۆی داهێنا. لەو چوارچێوەیەشدا دانیشتوانی قەزای ڕزگاری بەگرتبوونەوەیەک پشتیوانی خۆیان بۆ خانەقینیەکان ڕاگەیاند. داواکاری خەڵکی ڕزگاری هەڵۆشانەوەی دەست بەجێ هەر بڕیارێکی کارگێڕیە کە گوڵاڵە لە خانەقیندا ببڕێت و ڕاگررتنی گۆڕانکاری دیمۆگرافیەکانە لە سنووری پارێزگای دیالە و کارپێکردنی مادەی 140 بۆ یەکلاکردنەوەی چارەنووسی ئەم ناوچانە بە شێوەیەکی یاسایی. دیارێمەکو قەزای ڕزگاری ئەمڕۆ بۆ پشتگیری لە خەڵکی خانەقین لە خەڵکی ناوچە کوردیەکان بە پلانێک حکومەت دەیەوێت خانەقین بچووک بکاتەوە بە نمونە ئێستا ناحیەی گوڵاڵە کاتە قەزا وەدای ئەبڕێت لە خانەقین لە کاتێکدا بە درێژای مێژوو ئەو شارە سەر بە قەزای خانەقینە وە پلانێکی تر هەیە کە قەرەتەپە لە ناحیە و کاتە قەزادی سانۆدای بڕێتەوە ئەم ناوچانە بچووکاتەوە. بۆ ئێمەکو قەزای ڕزگاری وەکو دەستەی پاڵپشتی لە ڕزگاری ئەمڕۆ گرتبوونەوەکمان کرد مان لە ڕێ ڕاگەاندنەوە پشتگیری تەواوی خەڵکی خانەقین نەبین پشتگیری تەواوی ناوچە کوردیەکان نەبین چکە بە درێژای مێژوو حکوومەتی عێراق بە یەک لە دوای یەک پلانیان هەبووە دش بە کورد نمونە ئەنفالمان هەیە کیمابارانمان هەیە بارزانمان هەیە شاری کەرکووکمان هەیە کە تا ئێسش لە ململانێ و سراعایە ئێستا کە گەرەکانە شاری خانەقینی شوا لێ بکەن کە ناوچەکە بچووکەنەوە بەڵام بە درێژای مێژوو شاهیدەیەوێ کە خانەقین شارێکی کوردیە و بەبێ شارێکی کوردی مێنێتەوە بۆ ئێمە پاڵپشتی ئەوین کە خانەقین وەکو خۆی بمێنێتەوە. دیارە ئێمە ئەمڕۆکو خەڵکی ڕزگاری گرتبوونەوەیەکمان ئەنجام داوە کۆنگرێکی ڕۆژنامە نووسیمان کردووە بۆ پاڵپشتی لە خەڵکی قەزای خانەقین. دیارە قەزای خانەقینش لە ڕابردوودا لە چەند ڕۆژی ڕابردوودا چەند ناحێ و گوندێکیان لێدا بڕیوە کردویانە بە ناحەیە کردویانە بە قەزا بۆ ئەوەی قەزای خانەقین بچووک بکرێتەوە. ئێمە ئەمڕۆ دەنگی خۆمانمان خستە پاڵ دەنگی کەسوکارەکانمان لە خانەقین کوردانی خانەقین بۆ ئەوەی پشتیوانیانە بین پاڵپشتیانە بین لەگەڵیانە بین بۆ ئەوەی چیتر لەوە زیاتر خانەقین ئەگە فراوان نەکرێ بچووک نەکرێتەوە. خانەقین یەکێکە لە ناوچە جێناکۆکەکانی دەرەوەی ئیداری هەرێم کە بەشێکی زۆری دانیشتوانەکەی کوردن. خانەقین بە درێژایی مێژوو ڕوبەڕووی چەندین شاڵاوی تعریب و گۆڕینی دیمۆگرافی بۆتەوە. لە ماوەی کەمتر لە ساڵێکیشدا ناحەکانی قەرەتەپە و گوڵاڵی لێ جیاکرایەوە. ئەمەش ناڕەزایەتی خەڵکی ئەو شاری لێکەوتۆتەوە و بەکارێکی پلان بۆ داڕێژراوی دەزانن دژ بە ناوچە کوردیە جێناکۆکەکان. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای ڕزگاری.